سڵاوی خواتان لێبێ. لەم ڤیدیۆدا باز لە دە گەورەترین پەیکەر دەکەین لەسەر ئاستی جیهاندا. لە بچووکترین ڕێزیان دەکەین تا گەورەترین. مەبەستم لە گەورەی پەیکەرەکە خۆیەتی، چونکە زۆر پەیکەر هەیە بنکەکەی بڵندە، وەک پەیکەری ئازادی لە ویلایەتی نیویۆرکی ئەمریکا کە بەرزەکەی دەگاتە 93 مەتر بە بنکەکەیەوە. هەروها پەیکەری کریستۆ ریدێنتر لە شاری ریۆ دی جانیرۆی بەرازیل بە هەمان شێوە بنکەکەی بەرزە. پێش ئەوەی دەست بە ڤیدیۆکە بکەم پێشنیار دەکەم سەبسکرایبی کەناڵەکەم بکەی و زەنگۆڵەکەی تەنیشتشی چالاک بکەی تا بەردەوام بابەتەکانت پێ بگات. ئەو پەیکەرانەی ڕێزیان دەکەم زۆربیان ئەوەی بچووکترە کۆنترە و تا پەیکەری نوێتریان دروست کردووە گەورەتریان دروست کردووە. بەشێکی زۆری پەیکەرەکان پەیوەندی بە ئاینی بۆزیەکان هەیە کە ئەوان بە پیرۆزی دەزانن، بەڵام من وەک خەبارە باسی دەکەم و کارم بە بیر و باوەڕیان نییە. لە دەیەم دەست پێ دەکەم کە لە وڵاتی رووسیا و ناوی The Motherland Calls واتە نیشتیمانی دایک بانگتان دەکا یان شتێکی لەو بابەتە. لە ساڵی 1967 دروستکراوە و لە کاتی خۆی بەرزترین پەیکەر بووە لە جیهاندا. بەرزەکەی دەگاتە 85 مەتر لە بنکەکەی تا سەری شیرەکەی کە بەدەستیەوەیە. ئەو پەیکەرە تعبیر لە رووسیا دەکات وەک ئافرەتێک کە داوا لە کوڕەکانی دەکات بیپارێزن و بەرگری لێ بکەن لە دژی دژمنەکانی. ئەم پەیکەرە لەسەر چیرۆکی ئافرەتێک دروستکراوە کە لە سەرەتای سەدەی 20م لە فلیمێک بە شێوەیەک ڕۆڵ دەبینێ تا سۆزی خەڵکی ڕابکێشێ بۆ بەرگریکردن لە رووسیا. هەر لەو کاتەوە نازناوی رووسیای دایک لە وڵاتە نراوە تا خەڵکەکە وەک چۆن بەرگری لە دایکیان دەکەن بە هەمان شێوە بەرگری لە رووسیا بکەن، بە تایبەت لەو کاتانەدا کە چەندین جەنگ لە ناوچەکە ڕوویاندا. ئەو شوێنەی پەیکەرەکەی لێ دروست کراوە هەمان ئەو شوێنەیە کە جەنگی ستالینگرادی تێیدا ڕووداوە. لە نێوان رووسیەکان و نازیەکان لە جەنگی جیهانی دووەم زیاتر لە ملیۆنێک سەربازی رووسی تێدا کوژران. بۆیە ئەم پەیکەرە لەو شوێنە دروستکراوە وەک یادکردنەوە و ڕێزگرتن لە کوژراوەکان کە خۆیان کردە قوربانی وڵاتەکان. شێوازی ئەندازیاریەکەی زۆر ئالۆزە لەبەر ئەو شێوەی کە پەیکەرەکە وەریگرتووە کە بەدەستێکی شیرەکەی بەرز کردوێتەوە و بەدەستەکەی تری بانگی ڕۆڵەکانی دەکات. بۆیە پێویستی بە ڕێگەیەکی ئەندازەیی تایبەت هەبوو تا بتوانن بە هاوسەنگی ڕای بگرن. هەروەها ناوی پەیکەرەکە بەتاڵە و شێوەی چەند ژوورێکی لێ دروست کراوە. نۆیەم، ئەو پەیکەرە یەکێکە لە پەیکەرەکانی دایکانون لە یابان. ئەم پەیکەرە لە پارکێکە بە ناوی کیتانۆ میاکۆ. لە ڕاستیشدا ئەمە تەنها پەیکەری کانون نییە کە لە ڤیدیۆدا دەیبینن، بەڵکو پەیکەری زیاتری دەبینن. کانون لە ئاینی بۆزیدا بە کەسایەتێکی پیرۆز سەیر دەکرێ و لە یابان چەندین پەیکەریان بۆ دروست کردووە. هەروەها لە چینیش بۆیان دروست کردووە، بەڵام ناوی تری هەیە کە لە ڤیدیۆکانی تر دەیبینن. بەرزی ئەم پەیکەرە 88 مەترە، واتە 3 مەتر بەرزترە لە پەیکەری رووسیای دایک کە لە پلەی دەیەم بینیمان. ئەم پەیکەرە سێم بەرزترین پەیکەرە لە یابان، واتە 2 پەیکەری تریش دەبینین لە یابان لە پلەکانی پێشتر. کاتی ئەم پەیکەرە لە ساڵی 1989 دروستکرا بووە گەورەترین پەیکەر لە جیهاندا، بەڵام تەنها 2 ساڵ لەو پلەیە مایە و لە ساڵی 1991 پەیکەرێکی تری دایکانون دروستکرا کە لەوە بەرزترە لە پلەی 5ەم دەیبینن. هەشتەم، ئەم پەیکەرە لە وڵاتی تایلەندە و تایبەتە بە ئاینی بوزیەکان و ئەم پەیکەرە بە ناوی بوزی دروستکراوە. بەرزەکەی 92 مەترە، واتە 4 مەتر لە پەیکەری دایکۆنان بەرزترە کە لە پلەی پێشتر بینیمان. ئەوەی جیای دەکاتەوە لە پەیکەرەکانی تر ئەوە بە تەنها بەرزی نییە، بەڵکو پانیەکەشی زۆرە کە دەگاتە نزیکەی 63 مەتر. ئەم پەیکەرە لە چیمەنتۆ دروستکراوە و بە ڕەنگی ئاڵتۆنی بۆ یەغیان کردووە کە دەکەوێتە شاری ئانگسۆنگ. ئەوەی جێی تێڕامە دروستکردنی ئەم پەیکەرە کاتێکی زۆری خایاندووە کە لە ساڵی 1990 دەستیان بە دروستکردنی کردووە و لە ساڵی 2008 تەواویان کردووە، واتە 18 ساڵی خایاندووە. پێم وابێ لەبەر ئەوەیە کە تایلەند وەک یابان و چین پێشکەوتوو نییە، بۆیە ئەو هەموو کاتەی خایاندووە. تێچووەکەی 104 ملیۆن باتی تایلەندی بووە کە دەکاتە نزیکەی 3,306,000 دۆلاری ئەمریکی. پەیکەری پیتەر لە رووسیا لە پلەی 7ەم دێت کە دەکەوێتە مۆسکۆی پایتەخت. بەرزەکەی 98 مەترە، واتە 6 مەتر لە پەیکەری بوزا بەرزترە کە لە پلەی پێشتر بینیمان. ئەو کەسایەتی کە پەیکەرەکەی بۆ دروستکراوە لە سەدەی 7ەم ژیاوە. ناوی پیتەر بووە کە ئیمپراتۆری ئەو کاتی رووسیەکان بووە. لە ساڵی 1997 ئەم پەیکەرە دروستکراوە، کێشەکەی دەگاتە 1000 تۆن.
لە ڕۆژی کردنەوەی تا ئێستاش مشتموڕی زۆری لەسەرە. لە میانەی ئەو چەند ساڵەدا چەند جارێک ڕێزبەند کراوە بە ناشرینترین پەیکەر لەلایەن چەند ڕۆژنامەیەک. هەروەها مشتمڕ لەسەر کەسایەتی پیتەریشە بووە کە ئەو کاتە ئیمپراتۆر بووە، زۆر ڕقی لە مۆسکۆ بووە، پایتەختی گواستۆتەوە بۆ شاری سان پترسبۆرگ. دەڕۆینە پلەی شەشەم. ئەم پەیکەرە لە چینە و ناوی گویشان گوانینە. ئەمە هەمان کەسایەتی دایک کانونە کە لە یابان پەیکەریان بۆ دروست کرد بوو، بەڵام لە چین ئەفسانەی گوانین جیاوازترە لەوەی کە لە یابان هەیە. پێی دەڵێن گوانینی خاوەن 1000 دەست و چاو. هەروەک دەیبینین چەندین دەستیان بۆ دروست کردووە لەگەڵ چەندین کە لەسەری هەیە. ئەم پەیکەرە لە برۆنز دروست کراوە و بەرزەکەی دەگاتە 99 متر، واتە جیاوازەکەی تەنها 1 مترە لەگەڵ پەیکەری پیتەر کە لە مۆسکۆ دروست کرابوو. لە ساڵی 2009 کرایەوە دوای ئەوەی 206 ملیۆن یوانی چینی لێ خەرج کرا کە دەکاتە نزیکەی 37 ملیۆن دۆلاری ئەمریکی. لە پلەی پێنجەم پەیکەری هەمان کەسایەتیە لە یابان کە ناوی دای کانونە و دەکەوێتە شاری سیندای. ئەم پەیکەرە بەرزترین پەیکەرە کە بۆ ئەم کەسایەتە دروست کراوە و دووەم بەرزترین پەیکەرە لە وڵاتی یابان. هەروەک ئاماژەم پێکرد پێنجەم گەورەترین پەیکەرە لە جیهاندا، بەرزیەکەی 100 مترە، دووبارە جیاوازەکەی لەگەڵ پەیکەری پێشتر تەنها 1 مترە کە لە ساڵی 1991 کرایەوە بووە گەورەترین پەیکەر لە جیهاندا و تەنها 2 ساڵ دواتر ئەو نازناوەی لەدەستدا بۆ ئەو پەیکەرەی کە لە پلەی چوارەم دێت. ئەم پەیکەرەی کانون جیاوازترە لەوانی تر بەوەی کە تۆپێک بەدەستیەوەیە و کە پێی دەڵێن بەدیهێنەری ئاواتەکان. بە بڕوای ئەوان هەر کەسێک ئاواتێکی هەبی ئەم پەیکەرە یارمەتی دەری دەبێ بۆ بەدیهێنانی. زۆر پێم سەیرە ئەو یابانەی کە پێشکەوتوترین وڵاتە لە زۆربەی بوارەکان ئاوا بیر دەکەنەوە. دەڕۆینە پلەی چوارەم. ئەم پەیکەرەش لە وڵاتی یابانە و تایبەتە بە ئاینی بووزیەکان. لە ڕاستیدا هەردوو پەیکەرەکەی پلەی سێم و دووەمیش هەر بۆ بووزا دروست کراوە. تەنها ئەو پەیکەرەی کە لە پلەی یەکەم دێ پەیوەندی بە ئاینی بووزیەکان نییە. بەرزی ئەم پەیکەرەش 100 مترە وەک ئەوەی پێشتر، بەڵام ئەوەیان تۆزێک لە قەبارە لە ویتریان گەورترە. بەوە لەوانی تر جا دەکرێتەوە کە لە ناوەیدا مۆزەخانەیەک هەیە لە 5 نهۆم پێک هاتووە، هەر نهۆمێک لە چەندین ژوور و بەش پێک دێت. یەکێک لە بەشەکانی سەرەوە کە بەرزەکەی دەگاتە 85 متر شوێنی تایبەتی هەیە کە دەتوانی سەیری دەرەوەی پەیکەرەکە بکەی و دیمەنی دەرەوەی ببینی. لە نهۆمیشتر چەندین پەیکەری بووزا هەیە کە قەبارەیان بچووکە. دەچینە پەیکەری دواتر کە لە پلەی سێم دێت، دەکەوێتە میەنمار یان بۆرما کە وڵاتی ئەو مێشک پوسانەیە کە چەند ساڵێکە ئازاری مسلمانانی ئەو ناوچەیە دەدەن. بەرزەکەی دەگات 116 متر، واتە جیاوازەکەی 16 مترە لەگەڵ ئەوەی پێشتر. لە ساڵی 2008 بەڕووی خەڵکدا کرایەوە و بووە بەرزترین پەیکەر لە جیهاندا، بەڵام زۆری نەخایاند و لە هەمان ساڵدا پەیکەرێکی بەرزتر لەو بەڕووی خەڵکدا کرایەوە و کە لە پلەی دووەم دێت. پەیکەرێکی تری بووزا لە نزیک ئەو پەیکەرە هەیە و لەسەر لا پاڵکەوتووە. نازانم هۆکاری چییە وایان دروست کردووە، بەس وەک ئەوە دێتە پێشچاوم کە کەسێک لە کەرەنتینە بێزار بوو و لەسەر لا پاڵکەوتووە و داوای چای دەکات کە کەس وەڵامی ناداتەوە. ئەم پەیکەرەی بووزا لە پلەی دووەم دێت کە لە وڵاتی چین دروست کراوە. بەرزیەکەی 128 مترە و دروستکردنی 11 ساڵی خایاندووە کە لە ساڵی 1997 دەستیان کردووە بە دروستکردنی و لە ساڵی 2008 تاو بووە و بۆ ماوەی 10 ساڵ لە ڕزبەندی گەورەترین پەیکەرەکانی جیهان دامایەوە و تا لە ساڵی 2010 پەیکەرێکتر کە لە پلەی یەکەم باسی دەکەم ئەو نازناوەی لێوەرگرتەوە.
ئەم پەیکەرەی بوزە 18 ملیۆن دۆلاری ئەمریکی تێچووە. باز لە پەیکەری کۆتایی دەکەین کە لە ڕیزبەندی یەکەم دێت. ناوی ستیت ئۆف یونیتیە، واتە پەیکەری یەکێتی یان یەکڕێزی کە دەکەوێتە ویلایەتی گوجرات لە وڵاتی هەند. بەرزی پەیکەرەکە دەگات 182 مەتر کە دەکاتە 2 ئەوەندەی بەرزی پەیکەری ئازادی ئەمریکا. بە جیاوازی 54 مەتر پێش پەیکەری بوزا کەوت کە لە پلەی دووەمدا بوو. ئەم پەیکەرە جیاوازەکەی زۆرە و زۆر زەبەلاحە و لە ساڵی 2018 تا ئێستا گەورەترین و بەرزترین پەیکەرە لە جیهاندا. ئەم پەیکەرە بۆ کەسێک دروستکراوە کە ناوی سەردار ڤالەبهای باتێلە کە جێگری سەرۆکوەزیرانی هند بووە و یەکێک بووە لە دامەزرێنەرانی کۆماری هند و ڕۆڵێکی گەورەی هەبووە لەسەر بەخۆبوونی ئەو وڵاتە و کۆکردنەوەی ئەو هەموو خەڵکە لەژێر یەک ئالادا دوای ئەوەی لەژێر دەسەڵاتی بریتانیا ڕزگاریان بوو لە ساڵی 1947. بۆی ئەو کەسایەتیان بەکارهێناوە وەک هێمایەک بۆ یەکبوونی یەکگورتووی هند. ئەم پەیکەرە لە ناوەدا لە 5 بەش پێک هاتووە کەسیانیان بەڕووی خەڵکدا کراوەتەوە و لە ژێرەوەی هۆڵێک هەیە کە هاوشێوەی مۆزەخانەیەکە و خەڵک سەردانی دەکەن. 370 ملیۆن دۆلار تێچووی ئەم پەیکەرە بووە. ئەم پرۆژەیە 8 ساڵی خایاندووە لە ڕۆژی ڕاگەاندنی کە لە ساڵی 2010 بوو، بەڵام لە ساڵی 2013 کارکردن تێیدا دەستی پێکردووە و لە ساڵی 2018 تەواو بووە. شێوازی ئەندازەی دروستکردنی زۆر ئالۆزە و وردەکاری زۆری هەیە کە چەند فیلمێکی دیکۆمنتاریان لەسەر دروست کردووە و دەتوانن لە گۆگل بە دوای ستیت ئۆف یونیتی بگەڕێن و زانیاری زیاتر وەربگرن. هیوادارم چێشتان لە ڤیدیۆکە بینی بێ و لەبیرتان نەچێ لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن لە یوتیوب، هەروەها زەنگۆڵەکەی تەنیشتشی چالاک بکەن تا ئاگدار بکرێنەوە لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆکمان. زۆر سپاس کە بینەر بوون. هەروەها دەتوانن بینەری ڤیدیۆکانی ڕابردووش بن ئەگەر تا ئێستا سەیرتان نەکردووە.